ئێستا لە بەردەستمایە بریتە لە چەند بەرهەمێک کۆمەڵە بەرهەمێکی فۆلکلۆری کوردی کە تازەمان کردوێتەوە لە چەندەڤەرێکی جاجای کوردستان کۆمان کردوونەتەوە تازەمان کردوێتەوە بە عینەن تام و چێژ و عینەن میوزیک. تشتێکی کرمانجیش نەبدەیان بە سۆرانی بە سۆرانیە بەڵێ هەوڵ دەدەین شتێکی فۆلکلۆری بادینیش کرد ئێستا بادینی بەرهەمێکی کۆنی فادینی لە بیرۆکەی خۆمدا هەیە بۆ خات و دینا بیکەم چووکم کاتێ بەرهەمەی لەگەڵ برادر بڵاو بۆ هونەرمەندی گەورە بادر سلااڤۆڕێز بۆی دەنێرم ئفکتی زۆر باش بوو خەڵکێکی زۆر لە بادینانەوە داوای کرد زیاتر گویان لە دەنگی دینا بێ زاراوی بادینی لەبەرەوە هەوڵە دێنیشەوە هونەرمەند هەلکەوت زاهر gelek mejejî hem wekû intervîw karên hunerî em nêzîkiyekîn. Gelek cara dibînim demên dirêjî da. Gelek hunermendên keş dewleverê hunermend helkewt zahriyan belkî ew jî wekû mîna programekê hosa bûn te ew dengên nû dixuliqandin çêtkirin. Hêşta hene û بۆچی نوکە ئەو هەندێک دەوروبەرێ te nemaye. هەمیشە کەنزەکەی من پڕە و بەتاڵش نابێ. و هەنە و زۆریشە و کۆمەڵی هونەرمەندی تریش لە ڕێگان و سەرکەوتنی ئەو هونەرمەندانەی نمونەیەک و خات و دینا و ئەو خانمانی بە ڕێزانەی تر دەبینن بێگومان هەمیشە دێنەوە لای هەڵکەوت زاهر و دایانوێ کار بکەن. چ تشتێک gelek baş di nava hunerî da gelek îstîfade te kiriye ji mamosta helkewt zahirî fêr bûbû. هەموو ئەو شتانەی کە تۆ ئیسفادەی لەکەی و ئەیبینی هەم لە دەنگ و هەم لە ڕنگ و هەم لە دەرکەوتن هەموو پاکێژەکە بە کاملی هی هەڵکەوت زاهیرە. Mamosta helker zot ez psiyarêjî bikem. Gelek cara hunermendêt me stranbêj berhemet folklorî yan jî berhemin hunermendên nemir dibêjin lê ji aliyê malên wana van malbantên wana ve wekû nerazîbûnek diyar dikin ev bûçî. هەندێک جار ئەگە گۆرانیەکە بە شێوەیەکی ئەکادمی باش بکرێتەوە دروست مۆسیقاکەی وەک خۆی پاک بکرێتەوە بەس نەگۆردرێ ئەوە زۆر باشە من لەگەڵەوە بەڵام ئەگەر ئیزافاتی تر بکرێت کە لە ڕۆحی گۆرانەکە دوور بێت باش نییە. ماڵباتی ئەو هونەرمەندانان دێجار معارزن لەو ڕۆوە هەندێک جاریش دەنگەکە شیاو نییە ئێمە ئەلەو پرۆسێ زۆر بە دیقەتەوەی ژەکەین کارم بۆ هونەرمەند دینا و هونەرمەند میرا کردو و هاوکار سابیریش ئەو گۆرانەی تا ئێستا چوونەتەوە ناو خەڵک زۆر بە باشی ئێستجابی باشی لەسەر بووە بەدڵیان بووە و هەندێک جار خەڵکانێکیشەن لە حەسادەت خەڵک فێرەکەن ماڵباتی کەسێک فێر دەکەن بەڵام لە دواییدا ئیشی سەرکەوتو و ئیشی باش هەرسەر دەکەوێت. دینا استرانەکە هونەرمەند حەسەن زیرەکی گورد دەمێکیدا gelek rexne lê hat negirin heta ji aliyê malbatawa ji bi wa bizanim mav hebû yan jî daxwaza wê çendekî wê stranê bi rawastîne. Tu aciz bûyî yan jî te çawa mafekê wa zanî ser vê birî. قەت لەسەر ئەوە قسەم نەکردووە بەڵام لێرەوە حەزەکەم بڵێم لەگەڵ ماڵباتی ئەوان قسەم کرد و ئەوان هیچ لاریەکیان نەبوو لە مەوزوعەکە ئەگەر ئەوان لاریان هەبوایە خۆم پێم خۆش دەبوو بۆ ڕاگررتنی بەڵام کەسانێکی تر لە دەور و پشتی ئەم بەرهەمەوە بوون و من زۆر خۆشحاڵم زۆر دڵم خۆشە زۆر سەربەرزم بەوەی کە بەرهەمێکی من ڕابگیرێ باشترە لەوەی کە بەرهەمەکە هیچ کاردانەوەی نەبێ و چەندان بەرهەمی فۆلکلۆر ڕۆژانە تازاکرێنەوە کەس هەرگوێشیان لێ ناگرێ بۆ یەکە بەرهەمێک تازە ئەەکەمەوە ئەبێ ڤەجەیەکی گەورە دروستەکات دەنگدانەوەی ئەبێ هەموو سۆشال میدیا داگیرەکە بە باشی و خراپیەکەشی و خۆ خراپیەکەشی و بەرتێگرتنەکە لەوانەیە حەسوودی بێ.